لەبارەیەم جەنگاوە لێکەوتەکانی لەسەر لوبنان لەگەڵ بەڕێز تارق ئەبوزەینە پشرۆڤەکاری سیاسی لە بەیروتەوە گفتوگۆی زیاتر دەکەم. بەڕێز تارق بەخێر بێت بۆ کوردستان 24 ئەم هەڕەشەیەی ئیسرائیل بە جددی وەردەگرن یاخود جددیە کە دەڵێت خاکی لوبنان داگیر دەکەین؟ ئێوارەتان باش خات و سنوور هێرشەکان بەردەوامن بۆ سەر لوبنان لە ئەنجامی ئەوەی حیزبوڵڵا دەیکات. حیزبوڵڵا دەوڵەتی لوبنانی بە بارمتە گرتووە، لوبنانی بردوتە ئەم شەڕەوە بۆ ڕازیکردنی دڵی ئێرانیەکان. بەداخێکی زۆرەوە حیزبوڵڵا بڕیار و شەڕ و ئاشتی لە لوبنان وەرناگرێت، بەڵکو لە ئێرانی وەردەگرێت. حیزبوڵڵا بەشێکە لە شۆڕشی ئێرانی، هەموو بڕیارەکانی هەر لە ئێرانەوە بۆ دێت. ئێمەی تووشی شەڕ کردووە، لوبنانی تووشی شەڕ کردووە، هەروەها نەک لوبنان بەڵکو وڵاتانی عەرەبیشی تووشی کێشە کردووە. دەبینین کە چۆن تەنانەت کوردستانی عێراقیش ئێستا ڕوبەڕووی هەرچی گروپە چەکدارەکان دەبێتەوە لە کاتێکدا کوردستانی عێراق خاکی سەلامەتی و ئاشتی و پێکەوە ژیانە. وەڵا هەروەها شاری هەولێر کە دڵی کردبووە بۆ هەمووان بەبێت جیاوازی ئێستا بەهۆی گروپە چەکدارەکانی نزیک لە ئێرانەوە هێرشی دەکرێت سەر بردومان دەکرێت، درۆنی ئاڕاستە دەکرێت. ئێستا دەتوانم بڵێم کە ئیماراتی عەرەبی گەورەترین زیانمەندترین وڵاتە بەهۆی هێرشەکانی ئێران و گروپە چەکدارەکانەوە کە ڕۆژانە درۆنی ئاڕاستە دەکرێت، موشکی ئاڕاستە دەکرێت. واتە ئەوەی کە ڕوو دەدات هەمووی بەو هێرش ئێران و گروپەکانی نزیک لە ئێرانەوەیە. ناوچەکە بۆتە پارچێک لە ئاگر، لوبنانیان تێکداوە، ئیماراتیان تێکداوە، عێراقیان تێکداوە. ئەگەر ئیمارات سیستەمی بەرگری ئاسمانی پێشکەوتوو نەبووایە دوبەی و ئەبوزەبی وێران دەبوون بە تەواوی. پێویستە ئێمە سەرنجمان لەسەر ئەوە بێ کە ئەو دەست درێژیانی دەکرێت هەر هەمووی ئێرانی لە پشتە وڵاتانی عەرەبی و شاری پێکەوە ژیانی هەولێریشی کرۆتە ئاماژ. بەڵام بۆ نمونە لە هەرێمی کوردستان و گروپە چەکدارانە نین کە بۆ نمونە حیزبوڵڵای لوبنانی لە لوبنانە. پێتان وایە حیزبوڵڵا دەتوانێت بەرگەی هێرشەکانی ئیسرائیل بگرێت؟ با من دەمەوێت ئەو ڕستەیە تەواو بکەم. ئێمە دەزانین کە لە هەرێمی کوردستان لە هەولێر هیچ دەستدرێژیەک بۆ سەر ئێران نەکراوە. وڵاتانی عەرەبی هێرشیان نەکردوە سەر ئێران، وڵاتانی عەرەبی درۆنیان ئاڕاستی ئێران نەکردووە تاوەکو ئێستا. بۆچی بردومان دەکرێن؟ بۆچی وڵاتانی عەرەبی هەرێمی کوردستان بردومان دەکرێت؟ ئەوە پرسیارە. فەرموو. باشە، پرسیارەکەم ئەوە بوو کە ئایا حیزبوڵڵا بەرگەی هێرشەکانی ئیسرائیل دەگرێت لە لوبنان؟ بێگومان حیزبوڵڵای ئەمڕۆ زۆر لاواز بووە، پشتیوانی سوپای پاسداران دەکات، پێکەوە کار دەکەن بۆ ئەوەی کە هێرش بکەنە سەر ئیسرائیل. بەڵام دەبینین کە لەم چەند ڕۆژانەی دواییدا لە ئوتێلەکان و لە شوێنە گەشتیاریەکان و لە زاحەی جنوبی سەرکردەکانی سوپای پاسداران دەکەن. لەگەڵم بمێنەرەوە بەشێکی داماژەی بە بەردەوامی بەرەی مەقاومە کردووە، پشتیوانی بەرەی مەقاومە لە هێرشەکانی سەر ئێران دووپات کردەوە. گۆڕانکاری لە سیاسەتی ئێران دەبینن لە پەیامەکەی مجتەبا خامنەیی؟ بەڵێ، من سەیری پەیامەکەم کرد هەندێکی، بەڵام بە شێوەیەکی گشتی گوتارەکەی ڕێبەری نوێی ڕێبەری باڵای کۆماری ئیسلام گوتارێکی زۆر دوژمنکارانە بوو، گوتارێک بوو کە دەبێتەوە کاری درێژبوونەوەی شەڕەکە، گوتارێک بوو دژی وڵاتانی ناوچەکە. ئەمڕۆ کۆماری ئیسلامی ئێران هێرش دەکاتە سەر وڵاتانی عەرەبی، هێرش دەکاتە هەرێمی کوردستان و خۆی نەنەوە بەرەی مەقاومە. لە کاتێکدا ئێمە دەزانین کە هیچ موشک و درۆنێک لە هەرێمی کوردستان و هەولێر و ئاڕاستی کۆماری ئیسلامی ئێران نەکراوە. بۆچی دێن و هەرێمی کوردستان بردومان دەکەن؟ ئێستا مجتەبا خامنەیی دەڵێت مەقاومە. باشە، چ مەقاومەیەک ئەمڕۆ ئێستا ئاڵۆزیەک هەیە لە نێوان کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا لەلایەکە، بەڵام بۆچی دێت وڵاتانی عەرەبی بردومان دەکات؟ بۆچی دێت پەلاماری هەرێمی کوردستان و عێراق دەدات؟ بێگومان گوتارەکەی خامنەی زۆر تۆندوتیش بوو، گوتارێکی دوژمن ئاسا بوو، گوتارێک بوو کە زۆر هانی تۆندوتیش و بەردەوامی شەڕەکە دەدات، نەک بەڕاستی هێوربوونەوە و دراوسێتی باش و پێکەوە کارکردن و دانوستان. ئەگەر ئێمڕۆ سەیری شێوازی کارکردنی کۆماری ئیسلامی ئێران بکەین دەبینین بە چاوێکی دوژمنکارانە سەیری دراوسەکانی خۆی دەکات. ئەو ڕەفتارەی کە کاری پێدەکات لەگەڵ ناوچەکەی کردووە بە بڕکانێک لە ئاگر، سەقامگیری نەهێشتووە، نەوتی ڕاگرتووە، بەرەو پێچوونی ڕاگرتووە. من با نمونەیەکت بۆ بێنمەوە، ئەگەر سەری ئەو وڵاتانە بکەین، وڵاتانی کەندا و تەنانەت هەرێمی کوردستان، ئەم ناوچانە پێکەوە دەژیان، ئاشتیانە دەژیان، خەڵکیان تێدا بوو. بەڵام دوای ئەم هێرشانەی کۆماری ئیسلامی ئێران ناوچەکە ڕوبڕی ناسەقامگیری بووە. بەڵێ.
بەڕێز تارق نازانم لەگەڵی بەردەوام دەبینیان نا باشە دەمەوێتەوەت لێ بپرسم کە پێتان وایە لە دوای پەیامەکەی موجتەبا خامنەی بەرەی حیزب اللهی لوبنان هێرشەکانیان زیاتر دەکەن بۆ سەر ئیسرائیل ینی پەیامەکە هاندانی تیا بوو بەڵێ بەڕوونی دیار بوو کە وتارەکە زۆر تووتیش بوو ئەمڕۆ کۆماری ئیسلامی ئێران و سوپای پاسداران فەرمان دەدات بە حیزب الله و فەرمان دەدات بە گروپە چەکدارەکانی عێراق بۆ ئەوەی کە شەڕێکی تایفیان بگرسێن لە ناوچەکەدا بۆ ئەوەی کە ئەو وڵاتانە بکەن ئامانجکە سەقامگیری و ئاشتی و خۆشگوزاریانیان تێدایە ئەمڕۆ حیزب اللهی لوبنانی بەو شێوازە کارکردەی بەو شەڕەی کە لوبنانی توش کردووە وڵاتێک خەڵکێکی زۆری مسلمانی تووشی ئازار و ئەشکەنجە کردووە ئەمڕۆ لە لوبنان 1 ملیۆن کەس زیاتر ئاوارە بوون لە باشوور هاتوونەتە بەیروت و هاتوونە بیقاع و ناوچەکانی دیکە لوبنان زۆر ئازار دەچێژێ بەهۆی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران و حیزب اللهەوە ئەمانە کێ لێی بەرپرسە حیزب الله کردوێتی بە فەرمانی ئێران کردوێتی لوبنانیان تووشی کارەسات کرد لە کاتێکدا حیزب الله هێشتا خاوەنی ژێرخانێکی زۆری چەک و تەقەمەنیە بەردەوام دەبێت لە شەڕ هەروەها وڵاتەکەمان زیاتر تووشی کارەسات دەکات ئەمە نەگو حیزب الله بۆ میلیشیاکانی دیکەش ڕاستە وەکو میلیشیاکانی عێراق کە میلیشیای تائیفین لەگەڵ ئەوەشدا دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ئێران ئەم باڵانەی بەکاردەهێنێت بۆ ناسەقامگیریە بۆ ئەوەی کە وڵاتان پێشەوە نەچن زۆر سپاس دەکەم بەڕێز تارق ئەبوزەینەب شرۆڤەکاری سیاسی لە بەیروت لەگەڵمان بووی دەست خۆش